کاک دکتۆریا من یەک پرسیارەکەم باشە ئەم کچی ماڵەکە نییە ئەی مافی خۆی نییە ئەو پارەی وەرگێ خۆشەر نییە محتاجوی لەو پارەی وەرگری یعنی چوو ئەمیش مافی خۆیەتی لەو بەرە پارەی وەرەسەکە وەرگێ دوایەوە و براکانی چۆن بۆ خۆیان ئەژین لە ماڵ و مناڵی خۆیانە بە ئەمیر بەهەمان شێوە بژی حەقی چییە؟ بەڵێ تۆ مافی خۆتە و بڕە پارە وەرگری ینی زەرری کەسی تیاگەر و بڕە پارە کای دکتۆرجان ڕاستە مافی خۆمە بەڵام لەلایەکەوە من پێویستم بەو پارێنێ لە لایەکی تری شەوانێ باشە ئێمە ئەو خانوو بفرۆشین دایکم بچێ بۆ چوو ئێوەکەی کێشەی توێ تو دوو براتەیە بچێتە لایەوانەوان بەخێویکەن پیاوەکە تۆ خۆت باشە زانی دایکم لەگەڵ هیچ کام لەو براژنانەمان ناگونجێت ئەبێ براکانم دایم خەریکی ناوبژی بن ئێوە تا تۆ خۆ بەدەمی خۆتەڵی دایکە لەگەڵ یەک کەسا ناگونجێ ئەگەر دایکە دایک بە ئاوای بەسەر خۆی نایەنە نەکەت لەگەڵی تەحملەکانەکەتی داراکە لەگەڵی ینی زوخاوی دنیا بە دڵی و خەڵکەیە یعنی ئەگەر خەمی دنیا و قیامەت و ڕۆژی دوای هەوە ئاوە ناوە بە گورگ و پەلامەری و خەڵکە بات ینی بەڕاستی دکتۆریان هەزار کێشە و مشکلی وە دروست کردوین ینی نازانم بیرە چوانێت چی بێمە نەکرد کەمی بێمە کرد چەند جا خەریوە تەڵەقانە بە لە بیرم نەچۆتەوە من نەزانم بەڵام ئەو دایکمە خۆ من ناتوانم دەستی لێ هەڵگرم هەر حاشاشی لێ ناکرێ ئێستا ئەو پەچی کەوتووە کەفتەکارە ئەوەی کە ئەو شتانی پێکردو شەیتانە کاک دکتۆرگاما منش عەرزی جەنابە بکەم ینی سەرڕای ئەوەی کە خێزانم کچی ماڵەکەی و منی زاوایانم سەرڕاوی کە لەو ژوریا کریان لێ وەرەگرتین ینی بەوە شۆنەوەستا ئەم خەسۆم بوو بە شەیتان و چۆ من کڵەشەی خەزوور مژن براکانمانێ ینی تاکو ناچاریکردن لەو ژوورە دەرمانکەن ئێمە 4 ساڵی ڕەبەق یان پێویستیان بۆ ژوورەش نەبوو کاک دکتۆر دوای ئێمە کە ڕۆشی ژوورەکان کرد بە مەخزن یعنی 4 ساڵی ڕەبەق ئێمە لەم گەڕک بۆ ئەو گەڕک لەم کۆڵان بۆ کۆڵان لەم ماڵ بۆ ماڵ ینی هەر هەفتووی لە کۆڵانێکا بووین لەبەری وەزعم ئەوەنە باش نەبوو کاتە نەمانەتوانی ینی پارەی کرێکان بە باشی بین یعنی بەمە شۆنە ئەوەستا هەزار کێشە و مشکلی بۆ دروستەکردین هەر بیانی پێ ئەگرتین مشکلی بۆ دروستەکردن ینی باوکیشی بە خەفەت و مەراقیان دایکیەوە مرد خەسوومەوە مرد ینی کاک دکتۆر تا گەیشتە ئەو حەدەی ینی خەسووم نێشت دایک و باوکم سەردانمان بکەن نێژ مناڵەکانم ببینن یعنی وای لێ هاتبوو منە چوون بە سەردانی ماڵی باوکمە کرد یان و قەیناگە کوڕمەزانم وەزعەکەتان چۆنە دۆخەکە چۆنە قەیناگە تۆ وەرە بۆ سەردانمان ینی زۆر ناخۆشە کاک دکتۆر بەڕاستی بەسە کاک عەبدوڕەحمان ئەمە ئینسانێکە ئاوا بیری کردو تۆ خەسوو وا خراپ بۆ ئەم ڕەفتارەی کردووە ینی ئەبێت تۆش هەر وەکو ئەو بی کەواتە فەرقی چێ لەگەڵاوە بێت تۆڵی لێ بکەیتەوە ئەو ئەمانی لەبیر ناچێتەوە قوچی منڵێ دکتۆر تاکە هۆکار ئەم ئەیڵێت ئەوانێ ئەڵێ بێ من بیخەمە سەر جادە چی لە من کردووە ئێمەی دەربەدەر کردووە ئێمە کۆڵانە ئەو کۆڵانمان کردو آخر ئەوە گوناحی من نیە ئەنجا ئێستا ئەو پەچیشی کەوتووە عنی بەو تەمەنەوە بۆ چۆ بچێ ئەنجا بۆچی ئێمە بە ئاگری کەسانی تر بستوین ئەم هەر ینی ئەوەش نابڵێم هەر خۆمان کێشەمان لەسەروێ ئەچێ بە براژنەکان مەڵێت ئەوانیش دایم لەگەڵ براکانمان کێشەیان هەیە بۆی دایکم ئەم خانەوە بفرۆشێ ئەوە کێ پەیوەندی بە منەوە هەیە یعنی ئەوان خۆیان وەزعی مادیان باش نییە خۆیان خۆیانە خانۆگە بفرۆشن و بچن 100 مەتر عەرزە زەوی لە شوێنێکی دوور بۆ پارێ پێ بکڕون نەجاتیان بێ لە کرێچێتی یعنی کاک دوورم دایکی لەگەڵ یەک کەسایی دارە ناکە لەگەڵ هەموویان کێشەی هەیە بەسە کاک عەبدوڕەحمان یعنی بە تۆ جەنابێ من پرسیارم کرد و خێزانەکەش وتی ینی تۆ کەسێکی متەدەین و خوا ناسیت و ئیمانداری تو ئەهلی مزگەوتی تو بە حسابی خۆت بەڵام بە کردار پێچەوانی ئەوان ناکە حادیث مەبازین بۆچی جەنابێگە شارەزابی لە دینە ئیمانە هەبێ خوای گەورە فەرمێڵێ هیچ کەسێک کۆڵی گوناحی کەسانی تر هەڵ ناگرێ یعنی ئەگەر من تاوانبار بم گوناحێکم کرد بێ خۆم حەسەبی خۆمەکە ببوورە مناڵەکەم و خێزانەکەم گوناحی چییە ئەگەر دایکی ئەم گوناحبارە ئەگەر دایکی ئەم عەزابی تۆی یاوە یخۆ عەزابی ئەمیشیاوە تۆشە لەگەڵیان نەبیکرێت چی بووی ئێمیشە خەفەتی نەخواردووە باشە ئێستا تۆش مەرجەکەی بۆ ئەم داناوە یا ئەبێ ئەو خانۆ بفرۆشن کە وەرەسەیە بە ئەوی دایکی کوێتە سەرجادە یا ئەوەیە لێی جابیتەوە باشە ئەم لە تۆ جیان نابێتەوە ئەم خراپەی نییە لەگەڵتا تۆ خۆش دەڵێی ئافرەتێکی باشە پێشتر لەگەڵ تا دانیشتوین و گلەی و لەم نییە ئەی باشە بۆ کۆڵی گوناحی خەسوو دەخەیتە ئەم چ گوناحێکی هەیە ینی ئەمە دین واڵێ ینی ئەمە گوناح نییە کە تۆیکەی ئایا ئەمە شتێکی ئینسان نییە بۆچی تۆڵی خۆت بەهۆی ئەوەی کە خەسوو وای کردووە لە خێزانەکە تێکەیتەوە جا خۆ ئەو خەسوو کوێتە سەرجادە بۆ ئەم مرتاحە بێ و کاتە بۆ کێشەکانتان چارەسەرە بێ